نمایشی یەکێک لە فیلمە هەرە تایبەتەکان ئەویش فیلمی تەمەنی کلووە بەفرێکە کە لە ئێستاە مەراسیمی نمایشکردنی فیلمەکە بە خۆشحاڵەوە لە شاری سلێمانی و لە نێوسێتی سینەمایە نمایش ئەکرێت و مەراسیمەکەش بەڕێواچێت و دیارە ئەم فیلمە لەلایەن دەرهێنەر و سینەماکاری گەورەی کورد کازم ئۆزۆوە بەرهەم هاتووە کاری دەرهێنانی بۆ کردووە. هاوکارمان کوردستان ڕاستەوخۆ لە نێو مەراسیمەکەیە زانیاری زیاتر لە کوردستان وەرەگرین. کوردستان سڵاو لێ بێم کاتت باش بێ فەرمو. تیشکی زەردی لایتی سیارەیەک لە ناو تاریکیە ئەو کلووە بەفرانە ڕووناکە کاتەوە کە بە ئارامی لە شەوی سەری ساڵدا ئەکەونە سەرزەوی. ئەمە یەکەم دیمەن یاخود دەستپێکی فیلمی تەمەنی کلووە بەفرێکە کە ئەمڕۆ لە شاری سلێمانی نمایش دەکرێت. ئەم فیلمە لە دەرهێنانی یەکێک لە دەرهێنەرە دیارەکانی باکووری کوردستانە کە ئەویش کازم ئۆزە. کازم ئۆز یەکێکە لە دەرهێنەرە دیارەکان کە خاوەنی چەندین شاکار یاخود چەند شاکارێکی سینەماییە لە مێژووی سینەمای کوردیدا. بێگومان خۆشەویستان ئەمڕۆ لە سینەما سالم بۆ یەکەم جار ئەم فیلمە نمایش دەکرێت کە دواتر وێزگەکانی نمایشکردنی فیلمەکە لە شاری سلێمانیەوە بەرەو شارەکانی تر و بەرەو هەموو جیهان بەڕێ دەکەوێت. کازم ئۆز یەکێکە لە دەرهێنە دیارەکان وەکو ئاماژەم پێکرد کە خاوەنی هەڵوێستی خۆی و خاوەنی چەند شاکارێکی تایبەتیشە. لە ساڵی 1970 لە شاری دێرسیم لە باکووری کوردستان لەدایک بووە، جگەلەوەی کە یەکێکە لە دەرهێنەرە دیارەکان پرۆدیوسەرە لە هەمان کاتدا و هەروەها سیناریۆ نووسیشە و خاوەنی ماستەر و دکتۆراشە لە بواری سینەمادا. بێگومان سەرەتای کارکردنی ئۆز بە شانۆ دەستی پێکردووە بۆ ماوەی چەند ساڵێک چەند شانۆیەکی ئەنجام داوە و لە چەند کارێکی شانۆیشدا بەشداری کردووە. یەکەم کاری یاخود یەکەم فیلمی ئۆز فیلمی ئاخ بوو کە ئەو کاتە لە وڵاتی تورکیا لەلایەن وەزارەتی کلتور و گەشت و گوزاری تورکیاوە قەدەغە کرا. ئەم فیلمە زۆرێک لە با بڵێن لێکۆڵەران ئاماژە بەواکەن کە وێزگەی وەرچەرخانی با بڵێن کارەکانی ئۆز بووە. بێگومان کاری تریشی زۆرە، شاکاری تری زۆرە لەوانە فیلمی ناوەڕۆ کە بە هەمان شێوە لە وڵاتی تورکیا قەدەغە کراوە و چەند شاکارێکی تریش. فیلمی زارێکێکە لەو فیلمانەی کە بە هەمان شێوە سانسۆری لەسەر بۆ و چەندین جار خراوەتە بەندیخانە. بەڵە خۆشەویستان لە سینەما سالم من ئێستا کاگڕەوەزم لەگەڵا کە بەڕێزیان بەڕێوبەری سینەما سالمن قسە و باسی زیاتر دەربارەی ستافی فیلمەکە و فیلمەکە دەکەم لەگەڵ بەڕێزیان و گرنگی نمایشکردنی ئەم جۆرە فیلمانە بە تایبەتی بۆ شاری سلێمانی کە شاری ڕۆشنبیریە. کاگڕەوەز فەرموو سڵاوت لێبێ. چۆن بیرتان لەوە کردەوە کە یەکەم وێزگەی نمایشکردنی ئەم فیلمە فیلمی کلووە بەفرێک کە بۆ یەکەم جار لە شاری سلێمانی نمایش دەکرێت بهێنرێت؟ ڕاستیە چەند ساڵێک ئێمە لە پرۆژە جیاجیەکانمانە زۆر هەوڵمان ناوە یا ئەوەرکەمان خستە سەر شانی خۆمان کە تۆزەگەم ژێرخانە بەرەو باشتر ببین. بێگومان بۆ ئەمە هەمیشە بیرمان لە فیلمەکانی بەشەکانی تری کوردستان کردوێتەوە کاگە لە ڕووی سیاسەتە و لە ڕووی دەوڵەتەوە لە چوار پارچەدا بەش بوو بێ، لە ڕووی هونەرەوە دوجارە کرا هەر یەک و فیلمی کوردی ئاماژە پێ بکرێت. تێمای سەرەکی فیلمەکانی کازم چۆن هەمیشە تێمای کوردبوون بووە و خەمی گەورەی کازم خەمی کوردبوون بووە و ئەمەش جۆرێک یەکانگیر بووە لەگەڵ هەم ئایدیای سینەمای ئێمە و هەم ئایدیای کازم خۆیە. و منم هەیە بیڵم لێرەکە کازم خۆی داوای کردووە کە یەکەم نمایشی لە سلێمانی بێت و من بیرمە کردەوە مێژووی بەرخۆردانی سلێمانی و مێژووی ئەمە وای کردو کە کازم بیر بکاتەوە کە سلێمانی یەکەم وێزگەی بێت. ئەگەر باسێک لە بینەر بکەین، بینەری ئەم جۆرە فیلمانە کە فیلمێکن با بڵێن چەنەها بۆعدی ئینسانی تایە و با بڵێن دەرهێنەرەکە یەکێکە لەو دەرهێنەرانەی کە خاوەنی چەند شاکارێکە لە مێژووی سینەمای کوردیشدا بە تایبەتی. بینەری ئەم جۆرە فیلمانە بە بەراورد لەگەڵ فیلمە بیانیەکان چەندێک جیاواز؟ لە ڕاستیە چەشەی ئێمە لە باشوورە تۆزە دەستکاری کراوە.
ینی بە پرۆژەیەکی درێژخایانی چەند ساڵە زەوقی بینەری ئێمە لە ئیشی جددی و ڕاستەقینە دامەدراوە بە تایبەت ئەم جۆرە ئیشانەی کە کازم تێیا کوردبوون چۆن بیرمان نەچێ هەمیشە لە دۆخی چەساوەکانە کوردبوون نەتەوەی نییە کوردبوون ئینسان بوونە و کازم دێ لە ڕێی چیرۆکی جیاوازەوە ئەم دۆخی ئینسانیەمان بۆ باسەکە دیرۆکی کوردمان بۆ باسەکە مێژوی پرچەوسانەوەکەیمان نیشاندا من پێم وایە بۆ ئێمەی کورد لە داهاتووە یا بۆ سیاسەتی کوردی بەگشتی جگە لە بیرکردنەوە لە کولتۆر و بەرەو پێشبردننی و جیگە لە بەهونەریکردنی ڕێگایەکی تر نییە بۆ ڕۆبەڕبوونەوەی کێشەکان و ئاریشەکان بۆیە بێ وەکەوەی کە ئێوەیکەن لە ناو هەموو میدیا کە بەردەوام دەستکاری زەوقمە کردوین و ناشرینمان بە جوانی نیشانەدا بەڵام ئێوە دێن سپۆنسەری کارێکی جددیەکەن کە بێ ئەمە هەمە چەشنتر بێ دەستگاکانی تر وابن و لێەوە توانی باسی بێ بکەین کە چەشەی بینەری ئەمە ڕاستەقینەیە بەڵام لە دۆخێکی وایە کە فیلمی جددی نەبینی و پێنە ناسرە ئاشنا نەبووە و بەردەوام لەژە کارگەریشی ترا بووە باسکردن لەوەی کە بینەر بووەمانە چۆنە باسکردێکی بێهودا بێ ڕاستێکی باشە ئەمڕۆ دەرهێنەر و ئەکتەرە دیارەکانی ئەم فیلمە لێرە لە سینەما ساڵم ئامادابن ئەمە هەستێکی چۆنە بۆ تۆ کە کاری جدید کردووە تا ئێستا بۆ ئەم بوارە بۆ داهاتوش چۆن کار لەسەر ئەماکەین بێگومان یەکەم بەرکەوتنی لاانەیە خۆشترین سات بۆ هونەرمەندێک ئەو ساتە بێ کە بەر بینەرەکانیەکەوە لەگەڵ یانە بێ من دڵنیام لە من خۆشحاڵتر ئەمڕۆ کازم و هاوڕەکانین لە وڵاتێکی ترەوە هاتوون و خەریکن باسی ئەماکەن وەمە پێم وایە خاڵی هەرە گرنگ و ئیجابیە کە بەر بینەرەکانیانەکەون و ئەم دۆخە خۆی دۆخێکی زۆر خۆشە بۆ ئێمە هەوڵین هەوڵێکی ئاشت بوونەوە لەگەڵ بینەرەکان هەوڵێکی ئاشت بوونەوەی زیاتر ناساندنی زیاتریان بێگومان بە پاڵپشتی میدیای وەکو کورسار من پێم وایە توانێت لە داهاتووە دووبارەکردنەوەی زۆرشت بگۆڕێ زۆر باشە وادەی نمایشکردنی فیلمەکە ئێستا تایبەتە بەڵام دواتر ئەو پرۆگرامی کە فیلمەکەی پێنمایشەکرێت چۆنە و خەڵک ئەتوانن سەیری بکەن ڕۆژانە لە دوو تایمە لە بانیەوە کاتژمێر شوار و کاتژمێر 8:30 شەو بە بەردەوامی نمایش دەکرێت و تا ماوەیەکی زۆر بەردەوام بێت زۆر باشە حەزەکەم فیدباگی هونەرمەندان بزانم ئەوانەی کە دێنە ئێرە و بینەری ئەم جۆرە فیلمانن کاتێکە لەگەڵ تۆ گفتوگۆ ئەکەن ئەمە هیچ کاریگەریەکی هەبووە لەسەر بەرەو پێشچوونی سینەمای کوردی بە تایبەتی لە باشووری کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانی لەوانێ لە مەجالە کورتەیە باسکردن لەمە تۆزێک دژوار بێت بەڵام هەمیشە فەزایی ڕۆشنبیری یا مەسەن ئەگەر کایەکی تایبەت وەکو سینەما لە بەرچاو بگرین بەم جۆرە هەوڵانە چێتە پێشەوە بە نمایشکردنی فیلم گفتۆگوکردن دروستکردنی فەزای ڕەخنەیی بە کتێب لە بواری سینەما بەشکردنی بەردەوامە و ئەم مشکردنە بەردەوامەیە لەناو خۆیە بە بەردەوام شتی تازەتر ڕانجێنێت لەوانەیە فیدباکی ئەمانە قرس بێت پێویست بە توێژینەوە هەبێت بەڵام هیچ شتێک لە کایەکانی هونەر نییە کە بەم جۆرە کارە بەردەوامانە نەچێتە پێش لەوانەیە بەرەو پێشوونەکەی نەپێوردرێ بەڵام بێگومان شتەیەگە گۆڕێ لەحزەیەگە گۆڕێ و کولتوری شەمیشە وایە هێواشە ڕوا و بێ بڕوە وای مشکلە بەردەوامانەیە تۆزە خێراتریە کارۆشنەکە دەستەکانت خۆش بێ بە هیوای بەردەوامی زیاتر زۆر سپاس بۆ کاگڕەوەست بەڕێوبەری سینەما ساڵم بەڵە خۆشەویستان ئێستا ستافی فیلمەکە وەک کوڕی فیلمەکە لێرە ئامادەن لە سینەما ساڵم پاش کەمێکی تر نمایش دەست پێ دەکات ئێوەش ئەتوانن لە ڕۆژانی داهاتوودا سەردانی سینەما ساڵم بکەن و بینەری ئەم فیلمە جوانە بن کە یەکێکە لە شاکارەکانی سینەمای کوردی و یەکێکە لە با بڵێن کارە زۆر جوانەکانی ئەم هونەرمەندە یاخود ئەم دەرهێنەرە